دهمانگ نهدانشتن ین دادگاه بلندا فدرال و هر جارجی بهجته که بریاردان لسر سکالا لسر یاسا هلبجارتنین پارلمان کردستان دهتا پاش داخستن وجد بیت اگر که هلبجارتنین پارلمان کردستان زیادتر بهینه پاش داخستن و کمیسیون نشتن هیچ ریکاره که خو برای و ببتنو دمه که یک آلیکر بو برای و چونه هلبجارتنین پارلمان کردستان بهتا دیار کرن کشه کرسین کوتایا کرسین پیکاتیانه لپارلمان کردستان و پارلمانتر که تیجی سکالا لسر 5 مادین یا سهل بجارتنین پارلمان کردستان لدادگاه فدرال عراق مانگا 5 یا سالا بوری تو مارکریا و حتی نهاجی دادگاه فدرال نشیا بریاره که بدتن لسر یکالی کرنا و سکالایه لو ماجی هجای عیدن معروف وزیر هرم بو کاروبارین پیکاتیان دپرسم هجای عیدن گلک خیراتی کردستان 24 دقل جانب هوا زیادتر دوسه جارایه لسر و پرسه ام دا آخوون هر جارجی بهجته که دادگاه فدرال بریاره لسر و سکالای پاش داد خیتن اف جارجی دیسا آیا اگر چه بود و چه نه؟ بله پێشکی زۆر سپاس دەکەین هەروە زۆر سپاسی بینێرانی کەڵانی 24 دەکەین بەداخەوە کە ئەمڕۆژ محکەمەی فێدرال نەیتوانێت بڕیار لەسەر یاسای هەڵبژاردن بدات و بە تایبەتیش کۆتا کە ئەمەش کە بڕیار نەدانی لەلایەن محکەمەی فێدرال ئەمڕۆ دیارە زیاتر مەبەستیانە کە تەعجیلکردنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە ئێمە پێشتریش وتومانە ئەم بابەتە زیاتر کرا بە بابەتێکی سیاسی کە کێشە لە نێوان لایەنە سیاسیەکان هەبووە بۆ مەبەستی سیاسی بووە ئەمە دەمانگە کە ئەم سکاڵای هەیە کە تایبەت بە یاسا هەڵبژاردن دەجار تەعجیل بووە و دواخرایە کە یعنی پێشتر کە قەزەی تر هەبووە لەوانەیە بە هەفتەک و 2 هەفتە بڕیاری لەسەر دراوە بەڵام ئەمە دەیمین جارە دوا دەخرێت و ئەمەش کە گومانی تێدایە لەم تەعجیلە لەم دواخرە لەو دواخرەیە کە تایبەت بە کۆتاوە یا بە یاسا هەڵبژاردن دواخستنەکە گومانی تێدایە زیاتر سیاسیە بۆ مەبەستی کە دایانەوێت هەڵبژاردنی پەرلەمان زیاتر تەعجیل بکەن ئەمە منطقی نییە کە ئەم بڕیارە کە لەلایەن محکەمەی فێدرال ئەدرێت و بۆ تاجیلکردنی ئەمە شتێکی منطقی نییە زیاتر سیاسیە بۆ بەرژەوەندەی سیاسی بەکاردەهێنرێت بڕیار نەدان لەسەر ئەم سکاڵایە پەیوەستە بە دادگای فیدرالی عێراقیانژی ئەو لایەنەی کە سکاڵا تۆمار کردووە کە ناتوانن بڕیارێک بدەن لە چ لایەنێکەوە؟ هەردوو لایەک ینی هەردوو لایەن یان پەیوەستە بە محکەمەی فیدرال و ئەو لایەنە سیاسیانش کە مەبەستیانە تاجیلکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە دەنا کۆتا لێرە کێشە نییە کۆتا بوویتە بەهانەیەک بوویتە هەنجەتێک یارێ بۆ ئەم بابەتانە کە زیاتر کراوە بە بابەتێکی محکەمە و سیاسی بۆ بەکارهێنانی ئەم بابەتانە لە ئێستادا کە هیچ شتێک نەما هیچ هەنجەتێک نەماوە کە بۆ دواخستنی ئەم قەزیە یان دواخستنی ئەم دۆسیەیەکە لە محکەمەی فێدرال پێشتر کە لە هەفتەکانی ڕابردوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن داخل کراو یعنی لە ئێستادا یعنی ئەمە نزیکەی دەمانگە لە 27 نیسانی 2023 ئێستا لەمان شوباتی 24 نزیکەی دەمانگە ئەم قەزیە هەیە ئەم سکاڵا هەیە ئەم دۆسیە هەیە یعنی محکەمەی فێدرال کە نەیتوانیوە بڕیار لەسەر ئەم قەزەیە بدات و زیاتر بڕیارەکە دواخستن بووە کە لێرەدا مەبەستیان زیاتر ئەوەیە کە سیاسیە و دایانەوێت کە هەڵبژاردننی پەرلەمان دوا بخەن تاجیلی بکەن بۆ مەبەستای ئەو مەبەستای ئێمە ئەوڕۆ چاوەڕوان بووین کە ئەمڕۆ بڕیاری کۆتا دەبوو تایبەت بەو سکاڵایە بەڵام دووبارە کە تاجیلکردن وایە دواخستنی بۆ 18 شوبات لە ئێستادا ئێمە گومانمان هەیە کە لە 18 شوباتیش بڕیار نادرێت وایە دووبارە تاجیل ئەکرێت و ئەمانە پێویستە کە لایەنی محکەمەی فێدرال دوور بێت لە ژێر کاریگەری سیاسی پێویستە محکەمەی فێدرال بڕیارێکی عادلانە بدات و تایبەت بە
بە یاسای هەڵبژاردوو بە تایبەتش بە کۆتا لەبەرەوەی ئەمە زیاتر بابەتەکە ماوەیەکی زۆری وەرگرت ئەو ماوەیە ئەو کات مۆماتەڵەکردن و کات کوشتنیش یاری بە کاتیش ئەمانە هیچ یەک لە بەرژەوەندی ئێمەدانە لەبەرەوەی ئێستا بە پێویستمان لەداهاتوویەکی نزیکتە پێویستمان بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەیە. باس لەوە دەکرێت کە ممکنە مانگی 5 ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ ئەگەر بەم شێوەیە بڕوە ئێوە وا دەبینن کە هەڵبژاردن ئەم جارە بکرێ؟ یعنی ئێمە لەگەڵەداین کە هەڵبژاردن لە مانجی ئایاری پێنجی ئەم ساڵدا بکرێت و کە هەڵبژاردنیش کە هەندێکی نیشتمانی و مافێکی حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراقا لە ئێستادا ئەگەر هاتوو محکەمەی فێدرال کە نەتوانێت بڕیارێک بدات و بۆ لە یەکلاکردنەوەی ئەم سکاڵەیە کە تایبەت بە یاسا هەڵبژاردنەیە ئەگەر لە هەفتەی داهاتووش کە بە هەمان شێوە ئەم بڕیارە نەدراوە بڕیاری دواخستنی درا لەوانەیە ئەمە کە گوتم کە مەبەستی سیاسیە بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەگەر محکەمەی فێدرال بەو شێوازەیە بەو شکلەی کە مەبەستی سیاسی بۆ ڕازی سیاسی کە بەکار بهێنرێت و لەوانەیە ئەمە لە مانجی ئایاری ئەم ساڵ هەڵبژاردن نەکرێت چکە ئەمە چەندەها جار تاجیر کراوە و دواخرایە ئەم دواخستنەش ئەمە زیاتر سیاسیە و بۆ مەبەستی ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت. زیاتر کێشەکە لەسەر کورسی پێک هاتەکانە ئایا پێک هاتەکان هیچ ڕێکارێکیان هەیە هیچ پلانێکیان هەیە لە دژی ئەم دواخستنەی بڕیاری دادگای فیدرال بگرنە بەر؟ یان لە ئێستادا بابەتەکە وا دیارکەوت وا دەریکەت یانیکە لەسەر کێشەکە کۆتانیە یعنی کێشەکە کۆتانیە کۆتا کراوە بە بەهانەیەک یان بووتە هەنجەتێک بۆ ئەوەی کە سکاڵایەک هەبێت و یعنی ئەمە لێرەیە تا لە ئێستا ئێمە وەکو پێکاتەکان وەکو کۆتاکان ئێمە ئینتزاری چاوەڕێن بڕیارەکانی محکەمەی فێدرال دەکەین کە بەڵام لێرەدا من تاکید دەکەمەوە هیچ کاتێک کێشە کۆتاکان نەبووە ئێمە پێشتریش تاکیدمان کردووە پێکاتەی نەتەوەی کلدان سریان ئاشوری و پێکاتەی نەتەوەی تورکمان کە ئەمانە مهمن ئەمانە هیچ کاتێک نەبووینە کێشە بۆ لایەنە سیاسەکان وایە هیچ کێشنی لە هەرێمی کوردستان لە ئێستا دەکە وجودی پێکاتەی نەتەوەی تورکمان کە نەتەوەیکی گرنگە و لە عێراق و لە هەرێمی کوردستان کە نەتەوەیکی ئەسیلە لە هەموو کات زیاترش لەگەڵدا بووە کە گرفتەکانی بەڕێگای دیالۆگ و بەڕێگای حیواردا چارەسەر بکرێت و دیارە ئێستا زیاتر باسی کۆتای تورکمان ئەکرێت و لە محکەمەی فێدرال ئەمەش زیاتر بۆ فشار دروستکردنەوە بۆ بەبەستی سیاسیە بەڵام هیچ کاتێک وتم کۆتاکان تەڕەب نینە و سەبەب نینە لە ئێستادا بە دیار کەوت کە تاجیرکردنی وایە دواخستنی ئەم قەزیەیە ئەم سکاڵایە ئەم مەلەفە لە محکەمەی فێدرال کۆتانیە و سەبەبەکە کۆتانیە و سەبەبەکە بۆچی پێک هاتەکان لە ناویاندا تورکمانەکان ڕازینین کە کورسیەکانیان بکرێتە چەند بازنە ئەگەرەکان چین؟ یعنی ئەمە زیاتر دەستێوەردا نەکرێت و لە کاروباری پێکاتەکان یعنی ئێمە پێشتریش وتومانە کە ئەو بڕیارێکە لە محکەمەی فێدرال دەردەچێت و پێشەوەی دەربێت و دەبێت پێداچنەوەی بە ڕەوشی پێکاتەکان بکرێت و ئێمە کە داواکاری لێستاش داواکاری تەکید دەکەنەوە لە محکەمەی فێدرالی بەڕێز کە ئەو بڕیارێک کە دەدرێت و تایبەت بە کۆتا بەشی بڕیارەکە بە شێوەی زۆر عادیلانە بێت و کە لێرە دەکا باسی دابشکردنی کۆتا ئەکرێت و ئەمە لەگەڵدانینە کە کۆتا دابش بێت و لەسەر ئەساسی جۆڕاپێت کە هیچ ڕاوێژ و ئیستشارە بە نوێنەرانی پێکاتەکان نەکراوە یەک دووش کە وجودی پێکاتەکان لە ئێستا لە هەموو لایەک باش ئازارێک کە نەتەوەی تورکمان وجودی نەتەوەی تورکمان زیاتر لە مرکزی هەولێرە دواترش لە شارچکای کفریە وجودی نەتەوەی کلدان و سریان ئاشوری زیاتر لە مرکزی دۆکە دواتر لە شاری هەولێرە ئەمە واقعیە کە دەبێت ئەگەر تەوزیعات و دابشکردنە شەبێت و دەبێت لەسەر ئەمەساسا بێت و نەک لەسەر بنامای کە ئەسڵی نەبێت و
بۆ مەبەستی سیاسی و بۆ ئاڕازی سیاسی ئەو کورسی کۆتا دەبەش بکرێت و بەسەر ئەساسی جوغرافی بۆ بەرژەوەندی سیاسی و بۆ ئاڕاز سیاسی بەکار بێت و لەوانە ئەمانە زیاتر کاریگەری غەراب دەبێت و لەسەر ڕەوشی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان. لە ئێستادا لە هەرێمی کوردستان وجودی پێکەوە ژیانی وجودی نەتەوەکان و لە ئاسێش زۆر باشدایە و لە هەموو کات زیاتریش حکوومەتی هەرێمی کوردستان دامی پێکەوە ژیان نەتەوەکان و داواکارەکانی پێکاتەکانی کردووە لە هەرێمی کوردستانی عێراق. بله. اجای آیدن معروف وزیر هەرێمی بوو کاروبارن پێکاتان گەلەک سپاس.